ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەبارەی پرسی ڕادەستکردنی کارەبای نیشتیمانی بە کەرتی تایبەت کۆبووە و لە کۆبنەوەکەدا پرۆژەیەکی وەزارەتی کارەبای عێراق ڕەتکرایەوە کە بۆ گرێبەستکردن لەگەڵ دوو کۆمپانیای عێراقی بۆ ئەنجامدانی گواستنەوەکە ئیمزاکرا بوون. لە راپۆرتێکە ڕەتیان کردەوە کە ئەو دوو لیژنەیە ئەو دوو کۆمپانیان کارکەن لە کەرکووکە لە بەرەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاگادار نەبووە. دووەم ئەو شتێک کە کردویانە لە سیاقاتی قانونیان نەبووە بۆی ڕەتکرایەوە و بێزگە لەوەش کە سعری کارەبا بەپێی ئەو نەخشەی ئەوان بێ زۆر زیادەکە لەسەر هاوڵاتی، بۆیە ئێمەش هەموو هەمێکمان هاوڵاتیە کە نابێت کارێک بکرێ هاوڵاتی بتەبێتی ئەوانی کە دەخلیان متەوازعە یا مرێن دەخلیان کەمە ئەوانە تایە زەرمەند بن، بەڵکو ئەگەر کەم نەکرێتەوە نابێت زیاد بکرێت. لەسەر ئەو مەبدەئە ئەنجومەن بە ئەمڕۆ بە ئەکسەرەتی دەنگ بڕیاریدا ئەو عەقدەی کراوە ڕەت کرێتەوە، جارێکێکە سێغەیەکێکی عەقد هەڵ دابنرێتەوە، چونکە ئێمە بەی شێوەیە ڕەتی وەکو پرۆژە ڕەتی ناکەینەوە کە پرۆژەی خەسخەسەی کارەبا شتێکی خراپ بێ، بەشکو لە مەجالەکانی کەشە حەزەکەین خەسخەسە بێ بەهۆی بتوانێت حکوومەت ئیدارەی وەزعەکان بدا، بەڵام بە شەرتێک کە هاوڵاتی تایە زەرمەند نەبێ. سەرۆکی لیژنەی پرۆژەکانیش لە ئەنجومەنی پارێزگا ڕایدەگەیەنێت ڕەتکردنەوەی پرۆژەی ڕادەستکردنی کارەبای نیشتیمانی بە کەرتی تایبەت بە لەبەرچاوگرتنی دۆخی هاوڵاتیان دێت. ئێمە لە ساڵی 2011ەوە بە میزانی 124 ملیار دیناری عراقی 250 میگە کارەوان لە ئەحمەد ئیسماعیل مستەسمر کڕیوە ئەو پارەیە و گەڕاوەتەوە پارەی خەدەماتی خەڵکی کەرکووکە گەڕاوەتەوە بەغا داوامان کردووە هەتا نهایەتی 2016 عەفو بکرێن. ئەو وەحدانە سعی وەحدەکان ڕاستە لە دەستمان لە مەبلەغ نەداوە مدیری کاربا وەحدەکانیان کەم کردوێتەوە لە 1 بۆ 1000 وەحدە کردویان تا 1 بۆ 500 لاکن بەو مەبلەغە ئەوە قورسە لەسەر هاوڵاتی. سێ مدیر هەیئەی ئیستثمار تەنسیقی لەگەڵ نەکراوە کە ئەستن پرۆژەکە ئیستثماریە. دوای ئەوە مەشروع کە وەزارە ئیحالەی کردووە بۆ مقاول کتابی کردو بۆ هەیئەی ئیستثماری کەرکووک ئەلێ ئیجازەی بدەرێ، ئیجازەی ڕئیس هەیئەی ئیستثمار لەبەرەوەی شەکەتان بە قانونی ئیستثمار نەکراوە ئیجازتان نادەمێ و عەقدەکە شەرتی لەوانەیە تەفعیل نابێت ئەگەر ئیجازەی ئیستثماریە. بەڵێ ئێمە لەگە خەسخەسەین بەڵام بەو ڕێگایی کە وەزار کرد نا. بەپێی پلانێک کە وەزارەتی کارەبای عێراق داهێرشتووە کارەبای نیشتیمانی پارێزگاکان ڕادەستی کەرتی تایبەت دەکرێ و ئەو پرۆژەی وەزارەتی کارەبا لە سەراستی عێراق ناڕزایی بەدوای خۆی داهێناوە و لە پارێزگای کەرکووکیش ڕێگە بە تێپەڕاندنی نادرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.